ئەم کاتتان باش بینەرانی عزیز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێری چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە پیرانشار، پشتیوانی ژنانی سێ وڵاتی جیهان لە پاخشان عەزیزی و وریشە مرادی، ئیدامەی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کارخانەی پارسواگۆن، پەیوەستبوونی پەرستەرانی ساری بە مانگرتنی سەراسەری، درێژەی مانگرتنی کرێکاران لە شرکەتی عمران سازانی چابەهار، بەیانەی کۆمەڵێک لە بەندکراوانی ئێڤین بۆ پشتیوانی لە ژنانی ئەو زیندانە و بەڕێوچوونی جەلسەی دادگایکردنی توماج ساڵحی. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 22 گەلاوێژ خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، ورمێ، مەریوان، بیجار، خوڕەماوە، تاران، مەشهەد، ئەهواز، ورمێ، چەورێز، شیراز، بەندەرعەباس، بروجرد، هەمەدان، زەنجان، ساری، ڕەشت و چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی مایشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی مخابرات هاوشێوەی هاوکارەکانیان لە بەشەکانی دیکەی کۆمەلگا خوازیاری چوونەسەرەوەی ڕێژەی حەقدەست بە پێی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی، هاوسان سازی حەقدەست، پێدانی مەزایای خانشینی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە پیرانشار بەرەبەیانی ڕۆژی دووشەممە 22 گەلاوێژ هاوڵاتێکی خەڵکی پیرانشار بە ناوی سەلام خزر نژاد لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کروتە سەر ماڵی سەلام خزر نژاد لە گوندی گردەبن و ناوبراویان بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕەشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو شارۆمەندە لە بەردەستان نییە. پشتیوانی ژنانی سێ وڵاتی جیهان لە پەخشان عەزیزی و وریشە مرادی. ڕۆژی دووشەممە 22 گەلاوێژ ژمارەیەک لە ژنانی تێکۆشار لە فینلاند، ئیتالیا و کۆلۆمبیا لە کەمپەینێکدا پشتیوانی خۆیان لە پەخشان عەزیزی، وریشە مرادی و شەریفە محەممەدی ڕاگەیان. بەشداربووانی ئەو کەمپەینە جیهانیە بە ئاماژەپێدان بە جیاوازی نێوان کولتوری پیاوسالاری لە وڵاتەکانی دیکەی جیهان لەگەڵ ئێران ڕایانگەیان سیستمی سەرمایەداری پشتیوانی لە پیاوسالاری دەکات و چارەنووسی هەموو ژنانی جیهان پێکەوە گرێدراوە. دیارە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕژیمێکی وەحشیە و یاسا و ڕێسانی و دەوڵەتیەکان ناناسێت، بەڵام ئەگەر ژنانی جیهان و ئێران یەکگرتو بن ڕوخانی ئەو دەسەڵاتە زاڵمە ئاسانە. بەشداربووانی ئەو کەمپەینە وێڕای شەرمەزارکردنی سزای سێدارەی پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی بە وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی ڕایانگەیان هەمومان بۆ ژیانێکی ئازاد تێدەکۆشین و بە دڵنیاییەوە سەرئەکەوین. برینداربوونی 14 کەس لە هێرشی ئەرتشی سووریا بۆ سەر دەیر و زوور. ڕۆژی دووشەممە 22 گەلاوێژ ملیشیاکانی سەر بە ڕژیمی سووریا هاوڕێ لەگەڵ سەربازانی ئەو وڵاتە بۆ جارێکی دیکە هێرشیان کرە سەر گوندەکانی دەوروبەری دەیر و زوور و لە ئەنجامی ئەو هێرشەدا 14 کەس بریندار بوون. پێشتر ملیشیاکانی سەر بە بەشار ئەسەد بە هاوکاری ئەرتشی سووریا گوندەکانی دەوروبەری دەیر و زووریان بۆردەمان کردبوو کە لە ئەنجامی ئەو هێرشەدا 13 ژن و منداڵ گیانیان لەدەستا و 13 کەسی دیکەیش بریندار بوون. لە وەڵامدا هێزەکانی سووریای دموکراتیک هێرشیان کرد سەر بنکە و بارگای چەکدارانی سەر بە دەوڵەت و بە کوشتنی 25 کەس تۆڵەی گوندنشینانی دەیر و زووریان سەندەوە. ئیدامەی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کارخانەی پارسواگۆن. کرێکارانی شاغڵ لە کارخانەی پارسواگۆنی عێراق ڕۆژی دووشەممە 22 گەلاوێژ بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. ئەوتەی کرێکاران تیر و پشکی ئەو شرکەتە ڕادستی سپای پاسداران و ئاستانەی قودسی ڕەزەوی کراوە و لیژنەی تازەی بەڕێوەبەرایەتی شرکەت مەزایای کرێکارانی کەم کردو و حەقدەستەکان لە کاتی خۆیدا پەرداغ ناکات. کرێکاران دەڵێن ئیمکاناتی پێویست بۆ 1200 کرێکاری ئەو کارخانە دابین نەکراوە و چەند ڕۆژ لەمەوبەر چەند کرێکار بەبێ هۆکار لەسەر کار دەرکراون. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی حەقدەست، گەڕانەوەی هاوکارە بێکارکراوەکانیان بۆ سەرکار و
دابینکردنی بیمەی دەرمانی، ئەمنیەتی پیشەی و ئیمکاناتی ڕەفاهی بوون. پەیوەستبوونی پەرستارانی ساری بە مانگرتنی سەراسەری. ڕۆژی دووشەمە 22 گەلاوێژ پەرستارانی چەند نەخۆشخانەی یەزد و ساری پەیوەست بە مانگرتنی سەراسەری پەرستارانی ئێران بوون. بەپێی راپۆرتەکان 80 لە سەدی نەخۆشخانەکانی پارێزگای فارس خاڵی لە کادری دەرمانی بووە و لە بەندەرعەباس، کەرەج، ساری و یەزد پەرستاران لە نێو مەحوەتەی نەخۆشخانەکاندا کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە بردووە. پەرستارانی ئێران خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، پێدانی داخوازی دواخراوەکان، چوونە سەرەوەی تارەفەی پەرستاری، پێدانی کارانە و ئیزافەکاری، کەمکردنەوەی ساعاتی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. درێژەی مانگرتنی کرێکاران لە شرکەتی عومران سازانی چابەهار. ڕۆژی دووشەمە 22 گەلاوێژ کرێکارانی شاغڵ لە شرکەتی عومران سازانی چابەهار بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتندا. شرکەتی عومران سازان پرۆژەی گواستنەوەی ئاوی دەریای عومان بۆ مەشهەد بەڕێوە دەبات و ماوەی 5 مانگە حەقدەستی کرێکارانی پەیمانی ئەو شرکەتەی پەرداخ نەکردووە. کرێکارانی مانگرت و خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە و پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی ئیجتیماعی بوون. بەیانیەی کۆمەڵێک لە بەندکراوانی ئێڤین بۆ پشتیوانی لە ژنانی ئەو زیندانە. بەندکراوانی پیاوی زیندانی ئێڤین ڕۆژی دووشەمە 22 گەلاوێژ لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی هەڵسوکەوتی بەرپرسانی زیندان لەگەڵ بەندکراوانی سیاسی ژن پشتیوانی خۆیان لە ژنانی ئازاوبوێری ئەو زیندانە دەربڕی. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی توانایی چارەسەرکردنی کێشەی ئابووری و کۆمەڵایەتیەکانی نییە و لە نێوخۆ و دەرەوەی وڵاتیش ناتوانێت سەر لە نوێ خۆی بۆ نیات بنێتەوە. ئەو ڕژیمە ڕژیمێکی ڕزی و داڕماوە کە لە ڕووخان نزیک بووەتەوە. هەر بەو بۆنەوە تۆڵە لە بنەماڵی دادخوازان چالاکانی کرێکاری مەدەنی و مافی ژنان دەکات و بۆ چاوترسێنکردنی کۆمەلگا شەپۆل گەنجی وڵات لە سێدارە ئەدات، بەڵکو چەند ساڵی دیکە تەمەنی پڕ لە ناحەز و ئابڕوبەری درێژ بکاتەوە. ئێمە بەندکراوانی سیاسی بەندی چواری زیندانی ئێڤین بە هەر بیر و ڕایەکی سیاسیەوە شان بە شانی بەندکراوانی سیاسی ژن دژ بە کۆماری ئیسلامی خەبات دەکەین و ژنانێک کە هێمای خۆڕاگری و بەرخودانن بە تەنیا جێناهێڵین. بەڕێوەچوونی جەلسەی دادگایکردنی توماج ساڵحی. ڕۆژی یەکشەمە 21 گەلاوێژ جەلسەی دادگایکردنی توماج ساڵحی هۆنەرمەندی ناڕازی بەندکراو لە زیندانی ئیسفەهان پاش هەڵوەشاندنەوەی حوکمی ئەدامەکەی بەڕێوەچوو. جەلسەی پێڕاگەیشتن بە پەروەندەی توماج سەبارەت بە ناڕزایەتیەکانی ساڵی 1401 لە لەقی 5 دادگای انقلاب بەڕێوەچوو دانیشتنەکە پاش وەرگرتنی بەرگریەکانی توماج و پارێزەرەکەی کۆتایی پێهات و ئێستا چاوەڕێی دەرکردنی حوکمی دادگان. مانگی خاکەلێەوەی ئەمساڵ لەقیەکی دادگای انقلابی ئیسفەهان توماج ساڵحی بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و هاوکاری لە تاوانی بەغی بە ئێعدام مەحکوم کرد. ئەو حکومە دواتر لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە ڕەت کرایەوە و پەروەندەکە ڕەوانەی لەقێکی دیکەی دادگا کرا. و دوا هەواڵ لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ئیسفەهان و تەورێز. ڕۆژانی یەکشەمە و دووشەمە 21 و 22 گەلاوێژ حکمی ئەدامی دوو بەندکراو بە ناوەکانی محەممەد ئەنساری و داود زەهرابی لە زیندانەکانی تەورێز و ئیسفەهان جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤێران بەندکراوێک بە ناوی محەممەد ئەنساری کە پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەست بەسەر و بە ئێعدام مەحکوم کرابوو لە زیندانی تەورێز لە سێدارە درراوە. لەلایەکی دیکەوە ڕۆژی یەکشەمە بەندکراوێکی خەڵکی شیراز بە ناوی داود زەهرابی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ئیسفەهان ئێعدام کراوە. بینەرانی عەزیز هەواڵەکانتان پێشکەش کرا. ئەرشاد.